الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. تفسير سورة النساء قيشتنا آيات النوتدو لا برا نوتسي دواي خوينوي آياتكان تفسير آياتكان دكين بشتوان بخواي قورا. أعوذ بالله من الشيطان الرجيم. وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ ومن قتل مؤمنا خطأ فتحرير رقبة مؤمنة ودية مسلمة إلى أهله إلا أن يصدقوا فإن كان من قوم عدو لكم وهو مؤمن فتحرير رقبة مؤمنة وإن كان من قوم بينكم وبينهم ميثاق فدية مسلمة إلى أهله وتحرير رقبة مؤمنة فمن لم يجد فصيام شهرين متتابعين توبة من الله وكان الله عليما حكيما. ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. يا أيها الذين آمنوا إذا ضربتم في سبيل الله ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا تبتغون عرض الحياة الدنيا فعند الله مغانم كثيرة كذلك كنتم من قبل فمن الله عليكم فتبينوا إن الله كان بما تعملون خبيرا. لو آياتنا دا طبعا خواهي قولا دي باسي حكم قتل كمعلومة قتل بيشتر كشتاري كسي كافر و أهل حرب أو بابتي چديكيه أو كساني بباورن يا دورون ئەگەر حرب و شەڕی ئیماندارانیان کرد تەوان ئیمانداران لە کاتی حرب و شەڕ لەگەڵ کافران و بتپەرستان و دووڕوەکاندا ئەوانەی شەڕی ئیمانداران دەکەن تەوان دەبێت شەڕیان کەیەوە ئەوانەی ئیمانداران دەکوژن دەیان کوژیەوە تەوان هیچ خوێنێک و هیچ تاوانێکیشت لەسەر نییە بە پێچەوانەوە بۆت بە جیهادکردن و تێکۆشان لە پێناوی خوای پەروەردیگاردا حیسابە. بەڵام باسمان کرد لە ئاەتەکان و دەرسی ڕابردوودا هەتا ئەوانەشی دووڕوون ئەوانەشی کافرن ئەوانەشی بتپەرستن کاتێک کە بڕیاری شەڕنەکردن دەدەن لەگەڵ موسڵمانان کاتێک پێشنیاری ئاشتی دەکەن کاتێک ئامادەن لەگەڵ ئیمانداراندا عەهد و پەیمان ببەستن ئیماندارانیش لەو حاڵەتەدا خوا ڕێگای پێنەداون کافرێک شەڕت نەکا شەڕی بکەی کافرێک ئامادە بێ ئاشتیت لەگەڵ بکات دەبێ ئاشتی لەگەڵ بکەی کەسێکی دووڕوو منافق شەڕت نەکا شەڕی لەگەڵدا ناکەیەوە بە هیچ شێوەیەکی ئیسلام بە هیچ جۆرێک لە جۆرەکان هەتا ڕێی تێبچێ لەگەڵ شەڕکردندا نییە هەمیشە ئیسلام هانی شوێنکەوتوانی دەدا کە باڵی سیلم و ئاشتی و بەیەکەوە ژیان لەگەڵ خەڵکیدا ڕاخەن هەتا ئەگەر کەسەکان کەسی بێ باوەڕیش بن ئەی ئەگەر ئینسانێکی ئیماندار کەسێکی ئیمانداری لەدەست کوژرا جاری وا هەیە کوشتنەکە دوو نەوعە تەمان کوشتنێک هەیە بە هەڵا ناتەوێت کەسەکەی بکوشی بەبێ ئیرادەی تۆ بەبێ ویستی تۆ کەسەکەت لەدەست دەکوژرێ ئەوە حکمێکە وەجاری واش هەیە بە ئەنقەست شەیتان فێڵت لێ دەکات یان نەفسی خۆت زاڵ دەبێت بەسەرتدا کەسێک دەکوژی بەبێ ئەوەی ئەو کەسە شایانی کوشتن بێ و بە نیەتی دڵیش بە قەستی دڵیش تەمان بۆ کوشتن لێی دەدەی و کەسەکە دەبێت حکمی ئەو جۆرە کەسانە لە دنیادا چییە و لە قیامەتدا چییە حكمي دنيايشيان هي حكمي قيامتيشيان هي جا خوا دفرميت وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ وما كان يعني رجنا دراوة لمؤمن بهيج إيمان دارك أي
بەهەڵە بێت و کارەکەی لەدەست قەوما بێ وما کانە یعنی ڕەوانیە ڕێگە نەدراوە حەڵاڵ نەکراوە لمؤمنین بۆ هیچ کەسێکی ئیماندار ئەن یەقتولە مؤمنەن بکوژێت ئیماندارێک ئیلا خەتەئە مەگەر بە هەڵا بەبێ مەبەستی کوشتن کەسەکەی لەدەست کوژرابێ ومن قتل مؤمنا خطأ هەر کەسێک ئیماندارێکی کوشت یا لە دەستی کوژرا بەڵام بە خەتە بە هەڵا دەبێت چی بکە تەوان هیچ کەسەکە ناکوژرێتەوە مادام خەتەئە مادام نێتی کوشتنەی نەبووە با لەشی دابێت جاری وای بە قەستی لێی دەدا ها بەڵام بە نێتی کوشتنەی لێ نەداوە کەسەکە لە دەستی دەمرێ وایە جاری وا هەیە لەوانەیە بە شتێک لێی دابێت کە شتەکە لە ئەسڵدا ئیمردێن نییە بەردێکی پێداداوە بۆی تۆزێک بیهێشێ بەردێکی پێدادا دەستێکی لێوەشاندووە بۆی تۆزێک ئەزیەتی دا بەڵام بەبێ ئەوەی ئیرادەی کوشتنەی هەبێ کەسەکە دەکوژرێ لەو حاڵەتەدا کەسەکە ناکوژرێتەوە بەڵام دەبێت چی بکە فتحرير رقبة مؤمنة دلمة تسليمي بكي إلى أهلي بكسكاري كجراوكا ودية ودبي خوينكش مسلمة بدي تسليم كي إلى أهلي بكسكاركي كخوينكش يتسندا طبعا ريك خويني إنساني مگر صلح كان ريك كون لسر مبلغيكي دنا أو إخوة دياري كردوا بخطأ إجبه خوينكي صد وشترا صد وشتر خويني إنسانية طبعا صد وشتر يعني صد ساري گران بەهای ئێستا کە ئینسان طبعا لای خوای گەورە زۆر بە قیمەتە و هەر کەسێک طبعا مەترسی خوێن لێستاندنی لەسەر بێت هەمیشە محاولە دەکا دەست لە خەڵکی نەوەشێنێ وایە ئەها لەو شوێنانێک کە یاسا پەیڕەو دەکرێت قانون دنیایش ئەگەر کەسەکە بزانێ لە کەسێکی بدا کەسێکی بریندارکە یا کەسێکی بکوژێ بە دڵنیایی دەگیرێت و محاسەبە دەکرێت کوشتن کەمتر ڕوودەدا لێدان و ئەزیەتدانی بەرامبەر کەمتر ڕوودەدا ناسار کەسەکە بۆی خۆی تووشی مشکلەی نەبێت دەستی خۆی دەگرێتەوە ئەو کاتە هەموو خەڵکی قازانج دەکەن لەو کاتەیدا جا خوێنی ئینسانی یا سەد وشترە یان دەڵێن 1000 دیناری زێر یعنی 1000 مسقال یان ئەوەتە 10,000 درهەمی زیو طبعا ئەو کاتەی کە حسابی ئەوانە کراون قیمەتەکان لە یەکتر نزیک إلا أن يصدقوا مگر كسوكاري كجراوكا لبكوجكي خوش بن طبعا بوان هي لي خوش بن هيك لي ورنقرن بوان هي كمتر لو مبلغي لي ورقرن ها صد وشتري بي نادري توزك آسان كاري بوب كانوا كمتري لي ورقرن صلح كان بلام اگر لي خوش نبنو عفوي نكنو بيانو خويني كامل خويني تواو ورقرن خويني تواو صد مسقال زيرا استا اگر بيوري شرع به فإن كان من قوم عدو لكم أي أجر كجراوكا كسكاري دجمناني إيوبو فإن كان يعني أجر أو كسيب كجراوة من قوم لقوم بو كعدو لكم كقومكي كسكاري كجراوكي دجمني إيوان بلام وهو مؤمن بخو إيمان دارا حالي يعني أوي كجراوة إيمان دارا بس كسكاركاني ميرادگركاني كافرن أو حكمكي تيا أو فتحرير رقبة مؤمنة تنها أو كاتا آزاد كردني كويليش إيمان داره يعني بس أو سزاي لسرك لبيني خوي وخواي دايا مالكي نادا بكسا كافر كان چونك هميشه طبعا كسي كافر نابت ولي بو إيمان دار واضح أجر كسا كإيمان دار بو بلام كسو كاركي كافر بون أو كسا إيمان دار خويني لناس تندري بەڵام دەبێت کۆیلەیە کە کۆیلەش قیمەتی ئاسان یعنی کەم نەبووە دەبووە کۆیلەیەک بکڕێ کە ئێستا کۆیلە نین تەسلیم دەکەی بە کەسوکارەکەی وتحرير رقبة مؤمنة دەبێت کۆیلەیەکی ئیمانداریش ئازاد کرد واضحە ئەو کەسێک کە کوژراوە ئیماندارە و کەسوکارەکەشی مسلمان نین بەڵام هاوپەیمانی ئیماندارانن ئەوانن کە شەڕیان لەگەڵ ئیمانداران نییە لەو حاڵەتەشدا وەکو کەسی ئیمانداری ئاسایی هەم خوێنەکەی دەدرێ و هەمیش دەبێت کەسەکە بکوژەکە کۆیلەیەکی ئیماندار ئازاد کە فەئین لەم یەجید ئەی ئەگەر کەسێک کۆیلەی دەست نەکەوت کۆیلە نەبوو ئێستا نییە وایە یان ئەگەر سەردەمی کۆیلایەتیش بێ بەڵام کەسەکە کۆیلەی پێ نەکردرا پارەی نەبوو ئەوە فەصیام شەهڕەینی متەتابعین بە ڕۆژوو دەبێت 2 مانگ متەتابعین بە دوای یەک 2 مانگ 6 ڕۆژ بە دوای یەکدا بەبێ ئەوەی هیچ ڕۆژێکی بکەوێتە بینی تەوبەتەن من الله ئەوە بۆچی وایە بۆی تەوبەکەی
پەشیمان بوونەکەی لێ قبول بکرێت لەلایەن خۆ وەکان الله علیما حەکیمە خوای گەورە زانا و دانایە طبعا ئاەتەکە واضحە حکمی چێیە کەسێک قەتڵ دەکا بەڵام قەتڵەکەی خەتەئە هەڵەیە کەسێکی لەدەست دەکوژرێت جا کەسەکە فەرقی نییە پیا و بێژن بێ ها گەورە بێ گچکە بێ میمە ئینسان بێ ئەو ئینسانە ئەگەر ئیماندار بێت ئەوەی کە کوشتوتە کەس و کارەکەشی ئیماندار بێ دەبێت چی بکەیت دوشتی بکەیت وایە هەم کۆیلەکەی ئازادکەی هەمیش خوێنەکەی بدەیت ئەگەر کەسەکە ئیماندار بێت بەڵام کەس و کارەکەی بێ باوەڕ بن وایە تەنها کۆیلەکەی ئازاد دەکەی و خوێنەکەی نادەی بە کەسە کافرەکان ئەگەر کوژراوەکە ئیماندار بێ کەس و کارەکەشی هاوپەیمانی ئیمانداران بن ئەوە هەم دەبێ وێنی دابێ یان نەدابێ ها کە کۆیلەی دەست نەکەوت بەدیلی کۆیلەی ئەوەیە کە کەسەکە دوو مانگی بێ پسانەوە ها دوو مانگی بێ ئەوەی نێوانیان هەبێ ئللا مەگەر ها لە حاڵەتێکدا عزری شەرعی هەبن ها ئێستا هەندێک کەس هەیە لە ڕەمەزانێشدا بۆی هەیە ڕۆژووی واجب نەگرێ وایە ئەو عزرانەی کە هەن بۆ ڕۆژوو نەگرتنێ ئەگەر کەسەکە ئەوەی کە کەفاڕەتەکەی لەسەر تووشی ئەو عزرانە بوو چووە سەفەرێ بەنمونە نەخۆش کەوت یان ئافرەت بوو بەنمونە قاتیلە کە تووشی سووری مانگانە بوو ئەوە حساب نییە ها ئەو تەبیعیە بەڵام بەبێ عزر ئەو کەسەی کەفاڕەتی دوو مانگەکەی دەکەوێتە سەرێ ڕێک دەبێت دوو مانگی بەردەوام بە ڕۆژوو بێ ئەوەش بۆ چییە وەکو تەوبە و پەشیمان بوونەوە دەربڕینە لە بەرامبەر خوای گەورەدا چونکە قەتڵ دوو بەشە ها بەشێکی دەستدرێژیکردنە سەر حەقی خوایە مەخلوقێکی خوا کە خوا ژیانی پێداوە تۆ دەبێ هۆکاری ئەوەی ژیانی لێ بستێنیەوە بەشێکی دیکەش ئەو کەسە کەسوکاری هەیە ینی لە کەسوکاریت کردووە حەقی کەسوکاری بەسەریەوە هەیە بۆ لە بەشی ئەوانشدا دەبێت خوێندەی ئەگەر وازحایەتەکەوانە ومن يقتل مؤمنا متعمدا هەر کەسێکیش بکوشێ ئیماندارێک بە ئەم قەستە و جارێ هەر کەسێک بکوشێ ئیماندارێک بەڵام متعمد بە قەستی طبعا کوشتنی عەمدی دوو مەرجی تێدایە یەکەم نیەتت لە دڵەوە مەبەستت بێ بیکوژی دووهەم ئەو ئالیەتەی پێی لێ دەدەی ئالیەتی کوشتنێ بێ ها ئەو شتەی پێی لێ دەدەی عادەتەن خەڵک پێی بمرێ بەرمونە گول لە بێ مەسەن ژەهر خواردن بێ شمشێر لێدان بێت هەر کەسێکی ئیمانداری کوشت بەڵام بە ئەن قەست کوشتی بە نیازی دڵ کوشتی فەجەزاؤه باسی سزای دنیای تێدا نیە جارێ وایە فەجەزاؤه جەهەنەم سزاکەی کوێیە دۆزەخ ئەوە یەک خالیدەن فیها بە نەمری لەناو ئەو ئاگرەیدا دەمێنێتەوە دوو وغضب الله عليه وتوڕەیی و خەشم و قینی خوای دەڕژێ بەسەریدا ئەوە سێ ولعنه الله وخوای گەورە نەفرین و لعنەتی لێ دەکات لە ڕەحمەتی خۆی دووری دەکاتەوە چوار وأعد له ئامادەشی کردووە بۆ ئەو کەسە عذابا عظیما ئەو کەسەی کە ئیمانداری دەکوشێ بە ئەن قەستیش دەیکوژێ طبعا ها لە سوورەتی بەقەرە باسی دەکات طبعا ئەو کەسە دەبێ چی دەکەوێتە سەرێ کوشتنەوە وایە جا ئەگەر طبعا بۆ خۆی بەدەستەوەدا پەشی فعلەن لە دڵەوە ئامادەش بێ بیکوژنەوە حاڵن گوناهەکەی دوو ئەگەر بنمونە کەسەکە کەسوکارەکەی بڵێ ناتکوژینەوە کابرا خۆی بەدەستەوە دەدا حازرە بیکوژنەوە ئامادەیە بیکوژنەوە بەس بۆی گوناهی لەسەر لاسێ بەڵام دواتر لە جیاتی ئەوەی بکوژرێتەوە خوێن دەدا بە خوێن عافوی دەکەن تەمەن لەو حاڵەتەشدا طبعا بەر ئەو حکمەی ناکەوێ ئەو ئاتە باسی کەسێک دەکا ئیماندارێکی کوشتووە بە ئەن قەست و هیچ کامێکیشی لەوانەدا بەسەردا جێبەجێ نەکراوەت وازحە نە ئامادە بۆ داوە نە کەسوکارەکەی عافویان کردووە نە بە ڕۆژوو بووە و بەو شێوازە تەوبەشی نەکردوتەوە چۆتەوە لای خوای گەورە هەر کەسێک قەتڵی ئاوای کرد بێت و بچێتەوە لای خوای گەورە سزاکەی ئەوەیە جا ئەو ئاەتە طبعا واضحە ئەگەر ظاهری ئاەتەکەی تەماشاکەین تەمعان هەموو یعنی لەگەڵی ڕێککەوت بن خوێنی دابێ و دوومان بوو بێتەوە ئەو گوناهی لەسەر نامێنێ ئەو شمولی ئەوەی ناکە بۆ کەسێک کە هیچ کامێک لەوانەی نەکردوونە تەوبەشی نەکردووە ئەویش ئایا هەتای لە جەهەنەمدا دەبێ یان نابێ ئەهلی سونە و جەماعە ڕەئیان وایە کە دەڵێن ئەو کاتەش
قاتیلەکە دوو بەشن ها ئەگەر قەتڵەکەی بە هیچ کامێک لەوانەی نەکردوت ئیماندارێکی کوشتووە بەڵام بە حرامی زانیوە حاڵین لێ بە حرامی زانیوە بە حەڵاڵی نەزانیوە بەڵێ ئەویشیان دەچێتە جەهەنەمێ دەسووتێ بەڵام هەتایی مادام ئیمانی هەبووە ها کوشتنەکەی بە حەڵاڵ نەزانیوە چونکە بە قەتڵ ئینسان کافر نابێ ها کە بە حەڵاڵی نەزانێ وازەحە بە هیچ گوناهێکی کەبائیر ها هیچ کەبائیرێک جگە لە شیرک ئینسان ئەگەر کردی پێی لە دین ناچێتە دەرێ ئیلا مەگەر لە دڵەوە گوناها گەورەکەت پێ حەڵاڵ بێ ها حاڵی لێ کەواتە ئەو قاتیلە ئەو ئاەتە باسی چێ دەکا کردانە کەسێک ئیماندار بوو بێ بەڵام قەتڵی بان فریای ئەو شتانەش نەکەوت بێ ئەوە دەچێتە جەهەنەمێ بەڵام وەختێک هەر دێتە دەرێت چونکە خوا وعدی داوە ئەوەی جارێک لا ئیلاهە ئیلەڵڵای کرد بێ بەڵام ئەو چەندە کەیە هاوی لە حەدیثەکەی باسمان کرد خۆ کابراگەوە زەکاتی نەدابێ ئەگەر سزاکەی بەس ئەو 500,000 ساڵە بێ 500,000 ساڵ چۆن دەڕوە هەوەسم چوونە ئاگر کە چووی 50,000 ساڵە یعنی وایە ئەگەر تەنها کەمترین سزات هەبێ حەدیثەکەی دەفەرمێت کەمترین سزای جەهەنەمیان ئیچەیە ئیمامی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە نەعلێکی ئاگرینە دەکرێتە پێی و مێشکی لەگەڵ دەکڵێ بۆیە ئینسان لە بەرامبەر ئاگر و جەهەنەمدا نابێ غیرەتی باسی ئاگر و جەهەنەمێ دەکرێت دەبێ دڵی بلەرزێ بەڕاستی ومن يقتل مؤمنا متعمدا هەر کەسێک بکوشێ ئیماندارێک بان قەست فجزاؤه جهنم سزاکەی دۆزەخ خالدا فيها بنمري تيدا دمينتوا وغضب الله عليه خوای گەورەش لێی تووڕەیە ولعنه نفرینیشی لێ کردووە يعني لرحمەتی خۆشی دووری خستۆتەوە وأعد له وآمادەشی کردووە بۆی عذابا عظيما سزایەکی گەورە پاشان دەفەرمێت یا أيها الذين آمنوا أي ئەوانەی کە ئیمانتان هێناوە إذا ضربتم في سبيل الله كاتك رويش ندري وقران في سبيل الله بو جهاد كردن لبيناوي خوادا آقاتان ليبي بآساني نسن خلقي بكشن فتبينوا بو هرش وينكسن روني كانوا بيشتر برسيار كان بزانا أو خلقي دستنا لان مسلمان بون يا مسلمان نبون إيمانيان هناوا يا إيمانيان نهناوا چونك ها لدورو بري مدينة دا زور جار بوا ها خەڵکێکی گوندێک لادەیەک یەک کەسیان ڕێی لە مەدینەی کەوتووە بە وەک دەڵی ئیسلامەتی وەرگرتووە بە بێەوەی کەس ئاگای لێ بێت چۆتەوە ناو کەس و کارەکەی خۆی زۆرینی کەس و کارەکەی خۆی کردووە بە مسلمان کەسیش نەیزانیوە ها دواتر پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوانەیە مەفرەزەیەک لەوانەیە وەفتێکی ناردوێ بۆی ئیسلامەتیان پێ بگێنن حاڵین لەو حاڵەتانەدا خوای گەورە بە ئیمانداران دەفەرمێ ئەگەر چوونە شوێن و جێگایەک پێش ئەوەی دەست بە کوشتنی و شەڕ لەگەڵ کردنیان بکەن ڕوونی کەنەوە تاخوا کەسەکە ئیماندارە یا ئیماندار نیێجا لە سەبەبی هاتنە خوارەوەی ئاەتەکەی ئەوەیە دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم مەجموعەیەک سەحابەی ناردوون تەمان سەحابەش مەلایکەت نەبوون ها غەیبیشیان نەزانیوە دەڵێن لە لادەیەکی شوانێک مەڕی زۆری پێبوون دەڵێن بەلای ئیماندارەکاندا تێپەڕیوە سەلامی لێ کردوون ئەویش یەکێک لە سەحابەکان وتوێتی بە درۆ سەلاممان لێ دەکا سەلامەکەی تەنها بۆەیە ئێمە بە مسلمان حسابی کەین و ماڵەکەی وەکو غەنیمەت لێ نەستێنین تاوانخوای گەورە ئەو ئاەتەی ناردۆتە خوارێ ڕخنەی لێگرتوون کە کەسێک لە مسلمان پیشاندا تۆ عیلاقەی ناو دڵی کەست نییە وە هاتۆ نابێ بچی دڵی خەڵکی هەڵکۆڵی ئەرێ ڕاز دەکا یا ڕاز ناکە چونکە خوا محاسبە و لێپرسینەوەی ناخ و دەرونی نەسپاردووە بە هیچ کەسێک وایە هەتا بە مەلایکەتەکانیش ئەو مەلایکەتانەی لەسەر شانمانن چ دەنووسن تەنها ئەوەی دەیڵێ ئەوەی دەیکەی ئەدی ئەوەی دڵت کەسێک زەکاتی داوە وایە ئەگەر وانێ زەکات دانەکەی دەنووسن چەندیدا بەس بەسن یەتێک داوێتی محاسبەکەی بەس ئایدی خوار هەمومان نوێژە دەکەین نوێژی هەمووان دەنووسێ بەڵام نیەتی هەمووان وەکویەکە نیسپەی خوشوع و ملکەسی هەمووان وەکویەکە ئەو بە مەلایکەتان لێک جیا نابێتەوە جا سزای بگاتە ئینسانێکی یا أيها الذين آمنوا أي أوانە ئیمانتان هێناوە إذا ضربتم في الأرض إذا ضربتم في سبيل الله يعني کاتێک ضربتم يعني ڕۆیشتن و گەڕان لە پێناوی خوا بۆ جیهادکردن فتەبەینوا يعني شتەکان ڕوونکەنەوە بە دوواداچوون بکەن بگەنە دڵنیایی لە خەڵکەکەی ولا تقولوا مەڵێن لمن ألقى إليكم السلام بو أو كسي ألقى يعني هل ضدا بوتان سلام كردن يعني سلام تان ليدكا ملين بكردي أو كسي سلام تان ليدكا لست مؤمنا تو إيمان دارني واضحة
ولا تقولوا ملين لمن ألقى ما عندنا من مسلمان لقلبكم ألو كسانش وقت الله متهم يعني ما كان بيان ملين إيوه إيمان دارين تبتغون يعني بما بس بدس هناني عرض الحياة الدنيا كلوبة لجيان الدنيا واضحة ملين إيمان دارنين بوشي تبتغون بوي دستان كوي عاشتي هموي مسلمان كردون كام يا خير ترى ها خو استاجوا استاتو كسك بوكشي يعني كسك مسلمان كي اگر بكافريش به ها بكافريش بيكوجي خيركي وك اويني بكي بمسلمان ها چونك بكافريت كشت خودو خازان زك دكي ها بو جهنم بركه او بري اگر بحق خوشي كشت بيت دوايا بس كاتك ديكي بايماندار اتول اگر دريديني واك اصلي شيء ايماندار بو اوي هاتوا خلقي لاگر رزگاركا خلقي لا گمراهي بينته درينك بو هميشه ها انسان اگر ببيته هوكاري هدايه داني خلقي زور طبعا خيركي هیچ زیاتره لە کەسێک کە ئینسان ببێتە هۆکاری ئەوەی کە کەسەکە بەهۆی تۆ بەرەو ئاگر و ئەوی بڕوە كذلك كنتم خوا دەفەرمێ بەم شێوەیە كنتم ئێوەش من قبل بەم شێوەیە بوون ئێوەش پێشتر وایە ئەو سەحابانە کە ئەو کات عوزریان لە خەڵکی قوبوڵ نەدەکرد پێش چەند ساڵێک هەمان ئەو کەسانە بۆ خۆیان بتپەرست بوون ها لە سەردەمی نەفامی و جاهلیدا بوون كذلك كنتم هربم شويه بون ايوش بيشتر فمن الله عليكم خواي قبل تاكي لقلدا كردن وكردني بمسلمان كواتاتي بكن فتبينوا اشترون كنوا ها انسان هميشه اگر ويستي وانيا لبرامبر كسيك دا هلويستك بنويني خود بخيشويني كسكي باش وايا هر كامك لو صحابانك او كان لدوري پیغمبر بن صلى الله عليه وسلم زمنك دژی پێغمبەر بوون هێندێکیان وایە زەمانێک ئیمانیان خوای تاک و تا تەنیا هەر نەبوو زەمانێک بتیان دەپەرست مسلمانانیان دەڕشت ئێخۆ بۆ خۆت وەک دەڵێ قوبوڵتە زەمانێک بتپەرست بووی ئێستا بووی بە ئیماندار ئێ کەسێکیش ئێستا بتپەرستە یا گوناهی هەیە و تاوانی هەیە ئێخۆ عوزری پێ بدە وایە عوزری پێ بدە بەشکم ئەوی نەت و چاکەی لەگەڵکردن بۆیە چی بکەن دیسان دەفەرمێ فەتەبەیەنوو بۆ هەر شوێنێک چوون بۆ هەر جێگایەک چوون ڕوونی کەنەوە وازحە ڕووداوێکی سوڕەتی حجورات ڕووداوێکی تێدایە ها دەفەرمێ الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا پێغمبەر صلى الله عليه وسلم کاتی خۆی تیرەیەک هاتوون ئیمانیان بە پێغمبەر هێناوە صلى الله عليه وسلم لە مەدینەی وەختی زەکات کۆکردنەوەی مەجموعەیەکی ناردووە توێتی بڕۆن زەکاتەکەی وەرگرن حاڵین کە نوێنەرەکەی پێغمبەر صلى الله عليه وسلم نزیک بۆتەوە لە ئاوەدانیەکەی خەڵکەکە گوتویانە ئەوە نوێنەری پێغمبەرە صلى الله عليه وسلم هاتوون دیقەتی دەنێت جاری گومان چەند عەکسن ها وتویانە نەکردووە دنا پێغمبەر هەر نەیدەنات ترساوە لە خۆی وتێتی ئێستا بزانە نەمنم ئەوە هاتوون بم کوژن ڕێک خەبەرەکەی دەباتەوە بۆ پێغمبەر بەعەکس خەبەرەکەی بۆ پێغمبەر دەباتەوە دەڵێ پێغمبەری خوا ئەو خەڵکەی فلان ئاوەدانی هەمویان کافر بوونەتەوە ئەمن چوم لە زیاتی ئەوەی زەکاتم بدەنێ هاتن بۆ کوشتن و ئەوانە تەمەن کوشتنی نوێنەر جەریمەیەکی گەورەیە زۆرێک لە سەحابەکان تووڕە دەبن ڕقدایان دەگرێ داوا لە پێغمبەر دەکەن ڕێیان پێ بدا یەکسەر بچن بەسەریان دادەن بەڵام خوا ئاەتی نێرێتە خوار ڕێک هاوشێوەی ئەو ئاەتەیە پێغمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم بڕۆن بەڵام بە شەو لە دەوروبەری ئاوەدانیەکەی بمێننەوە ئەگەر بانگیاندا وەختی نوێژەکان بۆ جەماعەتیان کرد بزانە قسەی ئەو پیاوەی ڕاز نییە ئەگەر بانگیان نەدا و نەچوونە مزگەوت و جەماعەتیان نەکرد ئەو کات دیارە قسەکەی ڕاستە فعلا جاخوا ئاەتەکە لەوێ دەفەرمێ ئەگەر ئەو تەبەیون و ڕوونکردنەوەتان نەکرد با تووشی هەڵەیەکی زۆر گەورە دەبوون مەجموعەیەک خەڵکتان دەکوشت بە نەزانینی بەبێ ئەوەی حەقی ئەوەیان هەبێت کە بکوژرێن جا زۆر جارەها ئینسان ڕووداوێکی بەسەردێ قسەیەکت بۆ دەجێڕدرێتەوە جاری وا هەیە ها لە خۆتەوە گومان دەبەی بەڵام کە تەبەیون دەکەی و بە دوواداچوون دەکەی گومانەکەی تۆ دەردەچێ بۆی ئینسان هەمیشە بۆ شەڕە ناها بۆ خەڵک کوشتنێنا بۆ هەر کارێک ئینسان کە دەیبیستێ بڕیاری خێرانەدا باشە حکمی خێرانەدا باشە هەمیشە بگەیە یەقین لە ڕووداوەکەی ئەو جار قسەی خۆتکەی باشترە وایە
چونکە قسە هەر لە دەمت هاتە دەرێ ناگەڕێتەوە وایە هەر کارێک کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە. سەیری ئاەتەکان کەینەوە. وما كان لمؤمن وما كان يعني ڕەوانیە بۆ هیچ ئیماندارێک ئەن یەقتولە بکوژێ مؤمنا ئیماندارێکی دیکە إلا خەتەئ مەگەر بە هەڵە لە دەستی بکوژرێ. ومن قەتەلە هەر کەس بکوژێ مؤمنا ئیماندارێک خەتەئ بە هەڵە فتحرير ئازاد دەبێ بکە ڕەقەبەت مؤمنە کۆیلەیەکی ئیماندار وەدیەة وەخوێنێک مسلمة دەبێ بدا إلى أهلی بە کەسوکارەکەی إلا مەگەر ئەن یەصەدەقوا لێی خۆش ببن. فإن كان ئەگەر ئەو کەسە کوژراوە من قوم لە يعني کەسوکاری کەسانێک بوو کە عەدوو لەکم کە دوژمنی مؤمن ئەو کەسە بۆ خۆی کوژراوەکە بۆ خۆی ئیماندار بوو ئەو فتحرير ڕەقەبەت مؤمنە تەنها لەسەر کوژراوەکەیە ئازاد کە کۆیلەیەکی ئیماندار خوێنەکەی نادا. وإن كان من قوم إيماندار فمن لم يجد هر كسي كويلي دزنكوت فصيام شهرين بروجود بدو معك متتابعين بدواي يقدا توبة من الله وكو پشیمان بوونەوەیەک بۆ لای خوا وكان الله خوای گەورە عليما حكيما زانا و دانایە. ومن يقتل هر کەس بکوشێ مؤمنا ئیماندار بەعن قەست فجزاؤه سزاکەی جهنم و دۆزەخە خالدا فيها بنمري تيدايا وغضب الله عليه وخواي قورة توريلي ولعنه ونفريني شيلي كردوا خوا وأعد له أعمادشي كردوا بوي عذابا عظيما سزهناوا. إذا ضربتم في سبيل الله كاتك قرانو رويشتن لبيناوي خوادا بزوي فتبينوا اشتكان رونكنوا بي رونكنوا هلويز منوينن ولا تقولوا لمن ألقى إليكم السلام ولا تقولوا ملن لمن ألقى بوكسي هل ددا إليكم سلام كردن لست مؤمنا تو إيمان دارني تبتغون بمبستي بدسيناني عرض الحياة الدنيا كلوبلي جياني دنيا فعند الله أوي لا إخوايا بو إيوة مغانم كثيرة دسكوتيشي زورترا كذلك لقالي خويندن چونکە هەڵەیەکە توش بووە هەر کامێک لە خزمەکان دەگونجێ بۆیە کاتێک خزمێک لی دەقەومێ بە نمونە ئەگەر خزمەکان هاوکاری دەکەن ئەوە نەک تەوان واجبێت یعنی هیچ مەجالی تێدا نیە جاری وایە کەسەکە پێی وایە ئەگەر وەرەقەیەکی بدا زۆری کوشت ئایا کاتێک کە